أم قصيا أم بسرهاتا هل بني إسرائيل رويداوە ئەوش بەسەرهاتی ئەو سێ مناڵیکەوە هەر بە مناڵی و بە شیرەخۆری کەوتنە قسە. ئەم بەسەرهاتە مدەیە بەلێسە لەسەر مینبەر باسمان کرد، بەڵام ئەم شەوی عادەیەکەینەوە في الإعادة إفادة وكلما تكرر إن شاء الله. أم فرموديا لصحيح مسلم هاتوا بيغمري خوا فرمي عليه الصلاة والسلام عن أبي هريرة رضي الله عنه قال لم يتكلم في المهدي إلا ثلاثة. لفرمي سيكز بمندالي كوت نقصا دەستیان کرد بە قسەکردن بە ئیزنی خوای پەروەردگار. ئەگەر بێتەوە بیرتان لە قسەی ساحر و غولامەکە، وتمان ئەو مناڵی کە لە باوش دایشی بوو کەوتە قسە وەنیە دێتە بیرتان. باشە لێراڵێ لەم يتكلم في المهدي إلا ثلاثة، سێ کەس لە مناڵی کەوتە قسە. ئەی ئەوەی قسەی ساحر و غولامەکە لە سوورەتی بروج چۆن جەمعکەین لەبین هەردووشی؟ کێ وەڵام مەداتەوە؟ ئەوەی وەڵام بداتەوە هەدیەشێ دەمێ. گەورە بووە چەندێ بووە؟ ئافرین. ئەوەی لە سوورەتی بروج هاتووە شیرەخۆرە نەبوو، لە شیر بڕابووە، بەڵام لە باوش دایشی بوو. بەڵام ئەمەیان هەرسێکیان شیرەخۆرە بوون، لە ناو قوماتا بوون. خوای پەروەردگار هێنایانێ قسە هەدیەکە لامە. دەفەرمێ ئەم سیانەیەکیشیان عیسا بن مەڕیەم، عیسا عليه الصلاة والسلام كاتك لدايق بو قالوا كيف نكلم من كان في المهد صبيا. قومكي بمريم يعود سلامي خويل يمت شون لقل منالشي ساوا شير خورق صبكين، فأشارت إليه إشارتي بوكر بإذن خوي فرودقار فرموي تو هيج والله يا مدروا بس إشارتك بو عبد كمان كعيسايا إتر ما باقي لسر إيما أوبو. فأشارت إليه قالوا كيف نكلم من كان في المهدي صبيا. وقال تمام بيك أي مريم شون لقل منال أقصاكري أما يشتغل ناو قماتا باوكت بيا خراب نبو دايكت آفرتي شي رصنو باجبو تو لكام يا نشيد زينان لقل شي كردو تو مدباريان كرد. فقال إني عبد الله، خواي پروردگار هاوردي قصا قال إني عبد الله آتاني الكتاب وجعلني نبيا وجعلني مباركا أينما كنت وأوصاني بالصلاة والزكاة ما دمت حيا وبرا بوالدتي ولم يجعلني جبارا شقيا والسلام علي يوم ولدت ويوم أموت ويوم أبعث حيا. أما قصي عيسى عليه الصلاة والسلام أوي دوميان صاحب جريج كان رجلا عابدا. پیغمبری خوا فرمی عليه الصلاة والسلام جريج پیاوشی عابدی خوا پرز بو لبني إسرائيل، فاتخذ صومعة فكان فيها فأتته أمه وهو يصلي فقالت يا جريج لك سكار دايكو باوشي دابرا هستا بو خوي پرزگایك صومعيشي كردوا صومعة بوا أو تريك لسرو باريكا ولخوار وفراوانا. أمج لعادة بني إسرائيل كوخيك ياخد غرفيشان درستكر أم راهبة أتشوناو أو غرفية تربو خوي أماي وعبادتي خوي تعالى يكرد دابرا لخلشي تيكالي خلق نابو رهبانية لإسلامانية بلام أمتاني بيشو أوانا تشون تاكبونو تيكال خلق نابونو بچەندین ڕۆژ بە هەفتە بە مانگ لەوێ ئەمانەوە لەگەڵ خۆیانە هەندێک خواردنیانە برد، بەڵام لە ئیسلامە ئەوە حرام کراوە. کاتێک ڕۆژێکیان دایکی ڕۆشت بۆ ئەوەی کوڕەکەی خۆی ببینێ بانگی کرد، بەڵام جوڕەیجی عابد لەناو نوێژا بوو. فقالت يا جريج وەڵام نییە. بەڵام جوڕەیج دەفەرمێ فقال يا رب أمي وصلاتي، فەرمووی ئەی پەروەردگار
باشە وڵامی دایکم دەمەوە یان نوێژەکە مافی تۆیە و حەقی تۆیە فأقبل على صلاته وڵامی دایکی نەدایەوە فانصرفت دایکی ڕۆی فلما كان من الغد أتته وهو يصلي فقالت يا جريج بروجي دوائن هاتو فرموي جريج قدري خوا لناو نيجابو جريج فرموي أي فروردگار أمي وصلاتي وڵامی دایکم دەمەوە یان نوێژەکەم نە نوێژەکە حەقی خوای و بەردەوام بوو لەسەریم دایکی تووڕە بوو لێیدا ڕۆشت بۆ ڕۆژی سێیەم هاتەوە فلما كان من الغد أتته وهو يصلي فقالت يا جريج قدري خوا هەمیسان لەناو نوێژا بوو جريج فەرمووی یا رب ئەوە بۆ جاری سێیەمە وڵامی دەمەوە نوێژ ببڕم یاخود لە نوێژەکەما بەردەوام بم اجتهادی کردوتی نوێژەکەم نابڕم دایکی تۆڕە بۆ دوعای لێ کرد فقالت اللهم لا تمته حتى ينظر إلى وجوه المومسات وتي أي پروردگار کوڕەکەی من نەمرێنی هەتاکو ڕووی ئەکەوێتە سەر دەموچاوی ئافرەتانی داوێن پیس هەتا تووشی ئافرەتی داوێن پیسە بێ و واتە ئەیان بینێت لێدا ڕۆشت فتذاكر بنو إسرائيل جريجا وعبادته وكانت امرأة بغي أي زانية يتمثل بحسنها فقال إن شئتم لأفتننه أو جاء جريج نايدا لناو بني إسرائيل وتيان جريج عابد وايا وأخوا بارستو بچن روش درناچه كوملك وتيان أما چون لخشتبرين جاء أمل همو زمنك هيا دائما يشيك هلكوي لكوملغا خلقانك أيانيون عشريني كان يشيك بو قدوة بو بالرمز إسقاط رموز لهمو سردمك هيا مثلا كابرا إعلاميا دركوتو قصبو خلقك خلق جويلي راقريا جاء أوانيد جديد أيانيون عشريني كان أيانيون عشريني كان تيان بلانك خطيك دابريجين بۆ ئەوەی جوڕەیج ناشرین کەین ئیتر کەس شوێنی نەکەوێ هەڵ نەخەڵەتێ بە جوڕەیج چون ئافرەتێکیان دۆزیەوە بەڵام ئافرەتێکی شۆخ و شەنگی جوان وتی ئەگەر ئەتانەوێ من زۆر بە ئاسانی لە خشتەیە بم فیتنەی ئافرەت وتیان چۆن وتی بۆ من بەجێ بێڵن وتیان بڕۆ ئەوە بکە و ئەوە نەپارەتە دەینێ ڕۆشت چەند ڕۆژێک هەوڵیدا لەگەڵ جوڕەیج بە دیار غورفەکەیە بە دیار سەومەعەکەیە زۆر هەوڵیدا جوڕەیج وتی لەم ناوە نەوەستی ئاورشی لێ نەدایەوە بۆ چونکە پیاوێکی بۆ خوا سڵحاو بوو متەقی بوو ئاوری نەدایە لەو ئافرەتە داوێن پیسە دەفەرمێ فأتت راعيا ئەم ئافرەتە زۆر هەوڵیدا استفادەی نەبوو شوانێکی بینی هەستا چوو لەگەڵ شوانەکە جوود بوو زینای کرد كان يأوي إلى صومعته أم شوانش كاتك هلاك بوايا أهاد لاي صومعكي جريج لوي بشوية دا وسراحته كرت فأمكنته من نفسها فوقع عليها فحملت فلما ولدت قالت هو من جريج فأتوه فاستنزلوه وهدموا صومعته وجعلوا يضربونه كاتك أم أفرتا چەند مانگێکی پێچوو حەملی کرد دووجان بوو خەڵکەکە وتیان باشە تۆ شود نەکردووە ئەم مناڵی زگدین کێیە وتی ئەوەی جوڕەیجە اینجا دەستی کرد بوختانکردن بووی بۆ ئەوەی ناشرینی کات هەتا توانی سومعەتی بەرێت خۆی بڕوا لەگەڵیا زینا بکە بەڵام جوڕەیج ئاوری لێ نەدایەوە بەڵام ئەمجا چوو لەگەڵ شوانێکە زینای کرد ئەوجا جوڕەیجیان پێ تۆمەتبار کرد ئەمە لە هەموو سەردەمێکە هەیە ئەگەڕنەوەڵێن ئیمام و خەتیبێکە بوو لە بەغدا لە سەردەمی بەعس کابرایەک بوو زۆر متەکەلم بوو زۆر ناتق بوو خەڵکی زۆر گوێی لێ ڕاگرت بەعسیەکانی ئەو سەردەمە زۆر هەوڵیاندا سژنیان کرد و لێدان و تەعزیب و وازی نەهاورد ئیمانی پتە بوو وتیان ئەم خەتیبە چۆن ناشرینکەین لەناو خەڵکایە هەستان ڕسمی ئافرەتێکیان هاورد لەگەڵ ئەو خەتیبەیە
بە فۆتۆشۆپ ڕێک جوان دروستیان کرد و بە وەرەقە ئەستینساخیان کرد. ئەو کاتە فەیسبوک نەبوو، ئەوجا لە دەوروپشتی مزگەوتەکە و لە دوای وتاری جومعە بەسەر خەڵکا تەوزیعیانە کرد. ئیتر خەڵک وای لێ هات باشە ئەم خەتیبە ساڵەهای ساڵە نەسیحەتی ئێماکە کەچی خۆی لەگەڵ ئافرەتایە، لەگەڵ ئافرەتی ڕووتایە ڕسمی کردووە. ئەو پیاوەیان ناشرین کرد. ئیتر وای لێ هاتە و پیاوە مزگەوتەکەی بەجێهێشت و چۆڵی کرد، ناشرینیان کرد. ئەمە لە هەموو سەردەمێکا هەیە، هەر ڕەمزێ دەرکەوێ ئیتر تۆمەتبارێکن فڵانە کەس لەگە فڵانە ئافرەتا قسەی کردووە، دەی بڕۆن بڵاویکەنەوە، بڕۆن ناشرینیکەن بۆ ئەوەی بیکەوێنن خەڵک قسەی لێ وەرنەگرێت. کاتێک چوونە گیان جوڕەیج، جا خەڵکی سادە وایە بەبێ ئەوەی تەئەکید کاتەوە لە خەبەرەکە بزانم وایە وانییە، یەکسەر تاویاندا لە کوخەکەی و لە سەومەعەکەی جوڕەیج هاوردیانە خوارە و لێدە و ئیعترافکە و تۆ درۆت کرد و ئەم عیبادەتت هەمووی فشە دەرچوو نازانم چی و لێیاندا و سەومەعەکەشیان ڕمان. جوڕەیج وتی بۆ لێ مەدەن، وەڵڵاهی من شتی وام نەکردووە، ئەم ئافرەتە بە حەیاتی من زینام لەگەڵیان نەکردووە، من شتی وام نەکردووە، باوەڕیان پێی نەکرد. هەتاکو بردیانە لای پادشا، مەلیک لەو سەردەمەوتیان ئەمری عیدایم بۆ دەرچوو دەبێ بکوژرێت. تەواو لەناو بەنی ئیسرائیل بڵاو بووە، جوڕەیج ناشرین بوو. جوڕەیج وتی ڕێم بدەن دوور کات نوێژەکەم. دوور کات نوێژی کرد و دوعای کرد. لە پاشاندا سەلامی دایەوە، فەرمووی بڕۆن ئەو مناڵەم بۆ بێنن. فقال أين الصبي؟ مناڵەکەیان بۆی هاورد لەناو قوماتا پێچراوەتەوە. فجاءوا به فقال دعوني حتى أصلي فصلى فلما انصرف أتى الصبي فطعن في بطنه. دستي دايبان زيجي مناڵەکە فەرمووی يا غلام من أبوك؟ باوكت کێیە؟ وەڵام دەرەوە. فقال فلان الراعي، وتی باوکی من فڵانە شوانەیە. کەواتە کەشف بوو جوڕەیج باوکی ئەو منداڵە نییە. خوای گەورە هاوردی قسە بۆ کێ؟ هاوردی قسە بۆ وەلیەک لە ئەولیای خۆی. قال فأقبلوا على جريج يقبلونه ويتمسحون به وقالوا نبني لك صومعتك من ذهب. قال لا، أعيدوها من طين كما كانت. ففعلوا. ئەو جا خەڵک کاتێ بینیان ئەم مناڵە کەوتە قسە و کەشف بوو کە ئافرەتەکە ڕاز ناکات و باوکی ئەم منداڵە شوانەکەیە، ئەو جا خەڵک ڕمایە سەر جوڕەیج، دەستیان ماچە کرد و پایان ماچە کرد و سەریان ماچە کرد و داوای لێبوردنیان لێ کرد. وتی کاکە وازم لێ بێنن. وتیان ئەچین سەومەعەکەت بۆ دروست دەکەین لە ئاڵتون. وتی نامەوێ، ئاڵتون بۆ خۆتان، بەڵام بڕۆن سەومەعەکەم لە خشت و لە گڵ و لە قوڕ بۆم دروستکەن وەکو خۆی. چوون هەستا سەومەعەکەیان بۆی دروست کرد. ئەوەی سێمیان فقالوا وبينا صبي يرضع من أمه فمر رجل راكب على دابة فارهة وشارة حسنة فقالت أمه اللهم اجعل ابني مثل هذا، فترك الثدي وأقبل إليه فنظر إليه فقال اللهم لا تجعلني مثله، ثم أقبل على ثديه. ئافرەتێک ڕێیە کرد، مناڵی لە باوشی بوو، شیرێ خوارد، دەمی بە مەمکی دایکەوە بوو. کاتێک پیاوێکی بینی لەسەر سوارەکەی لەسەر وڵاخەکەی، پیاوێکی بە هەیبەت، جلو بەرجێکی جوان، کەشخە، کەڵەگەت، دایکی وتی یا ڕەبی خوایە ئەم مناڵەم گەورە بوو وەک ئەو پیاوەی لێبێت. مناڵەکە دەمی دەکرد لە مەمکی دایکی، وتی یا ڕەبی خوایە گەورە بووم وەک ئەوم لێ نەکەین. دایکی سێری کرد عەجایبی هات، هەمیسان دەستی کرد بە شیری خۆی و مناڵەکە بەردەوام بوو. فجعل يرتضع. قال فكأني أنظر إلى رسول الله صلى الله عليه وسلم وهو يحكي ارتضاعه بإصبعه السبابة في فمه. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک ئەم چیرۆکەی ژێڕایەوە چوبووە ناو قوڵایی چیرۆکەکە، لاسایی ئەو مناڵەی کردەوە چۆن مەمکی دایشی گردووە و ئەیمژێت. ئاوها
پەنجەی شایەتمانی کردە دەمی مبارەکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئاوها مەمچی دایکی مژی. بۆ دووەم فقال فجعل يمصها قال ومروا بجارية وهم يضربونها. مسافەیەک ڕۆی ئافرەتێکیان بینی کچۆڵەیەک و دوانسیانێک بەر بوو نەتە ژیانی لێدەن دەی لێدە ئافرەتەکەش لێ وەڵڵاهی من بەریئم هیچم نەکردووە بۆ لێمەدەن ويقولون زنيت سرقت هەی داوێن پیس هەی دز بەکێ بە کچەکاڵێن وهي تقول حسبي الله ونعم الوكيل. ئەم کچەشەڵێ حسبي الله ونعم الوكيل والله ئەمە تۆمەتە بۆ من بە حەیاتی زینام نەکردووە بە حەیاتی دزیشم نەکردووە ئەمە تۆمەتە بۆ منیان هەڵبەستووە. فقالت أمه اللهم لا تجعل ابني مثلها. دایکی وتی یا ربی خوایە ئەم مناڵم گەورە بوو وەکەم کچۆڵەی لێ نەکەیت نابینی چەند زەبون و زەلیلە. ونظر إليها فقال اللهم اجعلني مثلها. مناڵەکە دیسان شیری دایکی بەردا مەمچی دایکی بەردا وتی یا ربی خودایە کە گەورە بووم وەکو ئەو کچۆڵەم لێ بکەی. عجيب. فقال اللهم اجعلني مثلها. فهناك تراجع الحديث فقالت يعني عجبا دايكي وتي باشا بو أبو أوي كموتي وك أوم لينكي كبياوشي كلاجات بهيبات بلان بو أوي دوم كلي أدري وتتخوايا وك أوم ليكي أو جاكوت قصب من علاقة وتي دايا أوي كم جبار بو متكبر بو بياوشي زور خراب بو زور لودبرز بو زور معجب بخوي وسلوة سامانكي بويا ايوه بمظهر مخلطين بويا من جوتم خوايا وكو بياوم لينكي اوي دوم يانج مظلوم بو بخوا تاواني نبو نزيناي كردبو نزيشي كردبو بويا من جوتم خوايا وكو كشولم ليكي كغورا بمواتا مظلوم بم بظالم نبم مظلوم بم بظالم نبم. ام حديثان صحيح مسلم هاتوا كومل فوائدي لدركين يكم الاستجابة لنداء الوالدين أعظم من صلاة وصيام نوافل. وڵام دانەوەی دایک و باوک گەورەترە وە لە پێشترە لە نوێژی سونەت و ڕۆژووی سونەت. کەواتە جوڕەیج ئیجتیهادەکەی لە جێی خۆی نەبوو دەبوایە وەڵامی دایکی بدایەتەوە. بۆیە ئەگەر کەسێک لە ئێوە لە ناو نوێژا بوون باس کام نوێژەکەین نوێژی سونەت نەک نوێژی فەرز لە ناو نوێژی سونەتا بوون دایکتان باوکتان بانگی کردن وەڵامیان دەنەوە نوێژەکە ببڕن چونکە دایک و باوک لە پێشترە لە سونەت. وەڵامدانەوەی دایک و باوک فەرزە بەڵام ئەوە سونەتە. کەواتە لە ناو نوێژابووی دایکت بانتی کرد نوێژی سونەت نوێژەکەت ببڕە بەردەوام بی تاوانباری دەبێ وەڵامی دایک و باوکت دێتەوە ئیلا مەگەر دایکت شارەزاییت هەیە لێ باوکت شارەزاییت لێ هەیە کە بانگتی کرد جوابت نەدایە زانی لە ناو سونەتە ئاسایی بوولای مەی بڕە قەینا بەردەوام بە لە نوێژەکەت. بەڵام ئەگەر زانی دایک و باوکت لەو سنفانەیە کە هەڵەچن تووڕە ئەبن جنێوە دەن قسە ئەکەن بێتەحەمولن نوێژەکەت ببڕە و وەڵامیان دەرەوە دایک و باوکت لە پێشترە. فائدەی دووەم الحذر من دعوة الوالد على ولده. وریابن ئەی باوکان ئەی دایکان دوعای شەڕ لە مناڵەکانتان مەکەن چونکە دایک و باوک هەر دوعایە لە مناڵەکەی بکە خی پەروەردگار وەڵامی دێتەوە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام سێ کەس دوعای ڕەت ناکرێتەوە. یەکێک لەوانە دعوة الوالد على ولده دوعای دایک و باوک بۆ منداڵەکەی خێر بێ تووشی خێرێکە شەڕ بێ تووشی شەڕێکە. چەند کەس بووە وتێتی کوڕم ملت بشکێ وەڵڵاهی ملی شکاوە. چەند کەس بووە ئەی یا ڕەبی جەنازەکەت ببینم جەنازەکەیان بۆ هاوردۆتەوە. چەند کەس وتێتی یا ڕەبی تیکە تیکە بکرێ سیارێ لێتدا خێر لە خۆت نەبینی واللهی کەسی وایە خێر لە خۆی نابینێت بەهۆی دوعای دایک و باوکی. ئەوجا بۆ دوعای خێری بۆ ناکەی کە تووڕەش بووی بڵێ یا ڕەبی خوایە هیدایەتی دەی یا ڕەبی خوایە ڕەحمی لێ بکەی بۆ دوعای شەڕ لە مناڵەکەتەکەی. خاڵێکی تر على الوالدين اختيار الأدعية الطيبة لأبنائهم دعاي باش قصي خير بو مناڵەکانتان نەک دعاي شەڕ لە مناڵەکانتان کەن. خاڵێکی تر عداوة الشيطان وأهل الفساد قائمة على أهل الخير.
ببينن عداوتي شياطين إنس وجن ببردوام أهل فساد دائما لدجي أهل خيرا لدجي بانخوازان ودعاة بوخوا صلحا وكانا أو تا أم آفرت دلشي قالت إن شئت لأفتنن أقرتاني أشم فريوية دم لخشتي بم عمل لها مسردمية كاهية أو تشكي كواب برامبر أهلي خير وأهلي صلاح بكاري دينن آفرتا ئیتر بۆ ناشرینکردنی سێرەکەی بانخوازێکە داعیەکە مامۆستایەکە کەسێکە مەشهورە لە ڕێگای فەیسبووکەوە نامەی بۆ نێرن لە ڕێگای واتسابەوە نامەی بۆ نێرن دەبێت زۆر وریابێ بێ زۆر ئاگادار بی بۆیە ئەم بابەتانەمان زۆر بینیە من چەند کەس نامەی بۆم ناردا سەرەتا پرسیاری کردو مامۆستا پرسیارم هەیە پرسیاری کردو پرسیاری دووەم پرسیاری سێم چۆتە ناو مۆزوعی خراپەوە یەکسەر بلۆچێکم ئەزانم ناردیانە ئەیانوێ ناشرینت کەن دەبێت زۆر ئاگادار بی خاڵێکی تر الحسن والجمال أحيانا يكون فتنة لصاحبه جاری وایە جوانی ئەبێتە فیتنەیەک بۆ خاوەنەکەی ئەوە تام ئافرەتە يتمثل بحسنها هەموو بەنی ئیسرائیل باسێکن ئافرەتێک گەلێ جوان بوو ئەو جوانیە بوو بە بەڵا بووی ئەو جوانیە بەرەو دۆزەخ بردی دەبێ وریابیت چکە تۆ لەژێر اختیبارە یوسف عەلەیهی السەڵات وەسەلام ئەو فیتنەی کە تووشی بوو لە ناو قەسری مەلەکی فیتنەی چی بوو ئەو ئافرەتە بوو زوڵەیخا پەرەماریدا لەبەر جوانی یوسف بەڵام یوسف عەلەیهی السەڵات وەسەلام چونکە پێغەمبەری خوا بوو ومتقی بوو إنه كان من عبادنا المخلصين خوای پەروەردگار ڕزگاری کرد جوانەکەی هەڵی نەخەڵەتان کەواتە وریابین کەسێک جوانە خوای گەورە جەمالێکی پێداوە تۆش لەژێر تاقیکردنەوەیایی خاڵێکی تر التەڕەوی لەسەرخۆیی تأكيد بون لخبركان أمل الصفات إيمان دارا يا أيها الذين آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا بو أوي وكو جماعتي جريج اللي نيا يكسر خوش باور بيتو بلاوي كيتو نا تأكيد كانوا لخبر بلاوي ما كانوا فتصبحوا على ما فعلتم نادمين خالي شتر دعوة المضطر مستجابة أو تا جريج لمحنايا لەناو ناخۆشیەکایە هەموو خەڵک تۆمەتبارێکە هەستا دوور کات نوێژی کرد لێرە مەنزیلەتی نوێژمان بۆ دەرەکەوێت نوێژ زۆر گەورەیە دوور کات نوێژی کرد و ئەمەش بەڵگەی لەسەر ئەوەی کەوا نوێژ لە ئومەتانی پێش ئێمەش هەبووە نوێژ لە هەموو ئومەتان هەبووە بەڵام بەم شێوازی ئێمە نەبوو ڕکوع و سوجود و وەستانیان و لەگەڵ ئەوەشایە جوڕەیج دوعای کرد ئەممەن یوجیب المضطر إذا دعاه کێ هەیە وڵامی لێ قەوماوێکە داتەوە لەو ناخۆشیە لەو زەحمەتیە کە دوعا کات بە خاڵسی بۆ خوا ئەوە خوای پەروەردگارە وڵامی دایەوە ڕزگاری کرد خاڵێکی تر جوڕەیج چی شتێک وای کرد کە جوڕەیجی ڕزگار کرد لەو فیتنەیە کێ پێمەڵێ سەبەب چی بوو بۆ ئەو منداڵە کەوتە قسە تەقوا ئەحسەنت تەقوای جوڕەیج وای کرد کە خوای پەروەردگار ڕزگاری کا لە کێ لەو فیتنەیە ڕزگاری کرد لەو میحنەتە ڕزگاری بوو کەواتە ئینسان چەنێ بەرەو خوا بڕوات ئەوە نزیکە لە خوا خوای گەورەش دیفاعەکە لە باوەڕداران خاڵێکی تر ومن يتق الله يجعل له مخرجا هەر کەسێ تەقوای خوای هەبێ خوای گەورە دەروی خێری لێکاتەوە بۆیە جوڕەیجی ڕزگار کرد خاڵێکی تر ئەخیر خاڵ صلاح العالم وتقواه قد تقود ضعفاء النفوس إلى غلو فيه كما ذكر رسول الله صلى الله عليه وسلم فأقبلوا على جريج يقبلونه ويتمسحون به وقالوا نبني لك صومعتك من ذهب جاري وايا سيركي بياو چاچيك خلشيكي غلوي تياكات أما كاروا سجدي بوبا أو كاروا دسي ماچكا أو كاروا سري ماچكا أو كاروا بيلا وكاني ماچكا أم غلوة لإسلام مذمومة نابێ بۆ کەس بداچەمیتەوە ئیلا بۆ ڕەب العالەمین نەبێت چی جار ئەگەر کەسێک خۆی دابنشێ لەسەر کورسی و دەسوپای والێکە خەڵکی نەوەرە دەسوپان ماچکەن ئەوە بە عیبادەت دەزانێت
وەڵامە ئەولیای خوایە نەخێر ئەوە لە ئیسلامە نەهی لێکراوە نابێت غلو لە شخصا نەکەین مهما يكن عابد بێ خواپەرست بێ مامۆستا بێت ئەنزیل الناس منازلهم هەر کەس پێگەی خۆی و منزیلەتی خۆی زۆر بەرزی ناکەینەوە و زۆرش دای ناگرین هەر کەس بە مستەوای خۆی بە منزیلەتی خۆی بۆیە کاتێک جوڕەیج زانیان غەڵەت بوون خەڵکەکە چیان کرد چوون دەستیان ماچ کرد و سەریان ماچ کرد و وتیان خانۆکەت بۆ دروستەکەین لە ئاڵتون وتی نامێ بابە ئاڵتون بۆ خۆتان نە ئەوەی پێشووتان نە ئەمەش نە پێشوو ئاوان بەسەر بێنن نە ئێستاش ئاوا غڵوم تیا بکەن نە ئێستاش ئاوا غڵوم تیا بکەن و فەوایدی گەلێ زۆرە زانایان ئیمامی نەوەوی لە شەرحی صحیح مسلم گەلێ فائیدەی هاوردووە بەڵام اکتیفاکەین هەر بەوەنە داواکەم لە خۆی پەروەردگار بە ناوجوانەکانی بە صیفات بەرزەکانی ڕەحمان لێکە و بەختەوەری دنیا و قیامەتمان کە والحەمد لله